لەم تەوەرە گفتوگۆ لەسەر کتێبێک ئەەکەینەوە کە کتێبێک ئەەکەین کە کۆمەڵێک کاری فۆتۆیی جەنگ لەنێو ئەم کتێبەیە کۆبووەتەوە بەردەوام لە مێژووە چەندین ڕوودا و بەسەر میلەتەکەمانە هاتووە گەزانین هەوڵ خۆی ئەوەی کە گرنگە هەوڵ بدرێت کە ئەم ڕووداوانە لە ڕێگەی وێنەوە بگێڕێتەوە یاخود لە ڕێگەی وێنەوە تۆمار بکرێت جا ئێمە ئەمڕۆ لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەین چۆنی فۆتۆگرافەرە کوردەکان بتوانن لە ڕێگەی کامێرەکانیانەوە ئەو مێژووی کە هەمانە تۆماری بکەن خۆمان کەسێکی کورد هەستێ بە تۆمارکردنی مێژۆکەی خۆمان نەوەک لەلایەن کەسانی ترەوە کە هی وڵاتێکی تر بن ئەم مێژووی ئێمە تۆمار کرێ بۆ ئەوەی کە بەوردی لەسەر ئەم بابەتانە و لەسەر ناوەڕۆکی کتێبەکە و فۆتۆکانیش گفتوگویەکی چڕوپڕ بکەین میوانداری بەڕێز بێساران تۆفیقمان کردووە کە بەڕێزیان فۆتۆگرافەرن کاک بێساران سڵاو لێ بێت و بانی و باش بەخێر بێت سەرچاوان کاک بێساران سەرەتا با هەر لە کتێبەکەەوە دەست پێ بکەین ئەگەر باسێکمان لە ناوەڕۆکی ئەم کتێبە بۆ بکەین ئەو وێنانەی کە لە نەو ئەم کتێبایە خۆیان لە چیا ئەبینەوە باز لە چی ئەەکەن چی وای لە تۆ کرد کە بیرۆکەیەکی وات لەلا دروست ببێ کە کتێبێکی هاوشێوەی ئەمە و ئەو وێنانەی کە لە نێو جەنگا هەیە لە نێویا تۆماری بکەیت بیرۆکەکە دەمێکە هەبووە کات خۆی لەگەڵ یادی بەخێر کامەران نەجەم لە ئۆفیسی میترۆگرافیدا ئەنیشتین ئەم ناخەشانەمانە کرد لەسەرەوەی کە بۆ ئێمە نەتوانین مێژووی خۆمان بنووسینەوە وەکو هەموو ئەو میلەتانەی تر کە بە هەموو مێژووی خۆیان بە فۆتۆ هەیە دیارە تاو کاتە دەرفەت نەڕەخسا بوو بەڵام لە دوای جەنگی داعشەوە دەرفەت ڕەخسا و کۆمەڵە چیرۆکی جیاواز کۆمەڵە کارەساتی جیاواز کۆمەڵە شتێک ڕوویان ناکە شایانی ئەوە بوون نەوەکانی دوای خۆمان بیبینن و بە زیندوی بیاڵینەوە ئەو بیرۆکەی دروست بوو کە من ئەمانە بکەم بە کتێبێک و ئێستا سوپاس بۆ خوا کتێبەکە چاپۆ لە ڕۆژی چواری حوتەوە بڵاو کراوەتەوە نوسخەی پێشکەش کراوە بە کتێبخانەی نیشتیمانی و ڕۆژی شەمەی ڕابردوو ناساندنی بۆ کراوە ئەوەی کە لەم کتێبەیە هەیە کۆمەڵە چیرۆکێکی وێنەییە کە چیرۆکی وێنەی پێویستی بە کارکتەری سەرەکی چیرۆکەکەت هەیە منیش وەک کارکتەری سەرەکی فەرماندەیەکی سەربازیم هەڵبژاردووە بە پشتبەستن بە ڕابردووی و بە ئەرشیفی ئەو سەرکردە سەربازیە چیرۆکەکانم تاوا کردووە ئەوەی کە لێرە ئەو چیرۆکانە لە خۆیەگرێ بۆ لە ڕابردووە جەنگی تیرۆریستانی جندولی ئیسلامم بە وەک ئەرشیفدانەوە و بە یەکەم مۆزوعی کتێبەکەش بە ئەرشیفی شۆڕشی نوێ دەستی پێ کردووە پاشان بەگرتنی مووسڵ و ئەو کاتی کە سەربازانی سوپای عراق جلەکانیان فڕائێن و مووسڵ کێتە ژێر دەستی داعشە هەتا ئەو ڕووداوانەی 16 ئۆکتۆبەر لە ناویانە مەسەل خەڵکی ئاواری تیا بووە ئەو قەزیە ئینسانانەی تیا بووە مناڵ ژن ئاوارەبوونی تیا بووە پاشان پێشمەرگە لە هێزێکەوە کە پێشتر بەرگری ئەکرد بوو بە هێزێکی هێرشبەر و ناوچەکانی لەژێر دەستی داعش کاک بێسەرانە و ڕووداوانەی کە لە مێژووی میلەتی کووردا هەبووە یەک بە دوای یەکاوە و شۆڕشانەی کە هەبووە ئەمانە لەوانەیە چەندین کاری بۆ کرابێ لە ڕووی بە ئەرشیفکردنەوە ئەو ئەرشیفکردنەش وای کردووە کە بێتە بەشێک لە مێژووی ئێمە دوایین جەنگیش و دوایین کارەسات کە بەسە میلەتەکەمان هاتبووە شەڕی داعش بووە ئەو دەستە ڕەش هەبوو کە لە ناکاو بەرۆکی ئەمەی کرد بە بێتاوانانە کە هێرشی کردە سەر زۆربەی ناوچەکان وە پێشمەرگە قارەمانەکانی ڕۆڵێکی بەرچاویان هەبوو ئەوەی کە من لە وێنەکانە بینیومە لەم کتێبەی بەڕێزدا یعنی زۆر کات هاوڵاتیان و پێشمەرگە و مناڵ و گەورە و بچوو بەیەکۆ تێکەڵ بووە یعنی جەنجێک بووە کە هەمووی بەی خۆی زانیوە ئەم ئەرشیفکردنە کە تۆ لەم کتێبەیە هەڵەگرتو بۆ یەکەمین جارە بڵم کوردێک فۆتۆگرافەرێک بتوانێت کار لەسەر مێژووی خۆمان بکات تا چەند وێ لە تۆ کردووە کە بۆ نمونە لە ڕێگەی فۆتۆکانتەوە بتوانی کۆمەڵێ لەو چیرۆکانەی کە لە ڕۆژانی ڕابردووە ڕوویەوە بە خەڵکی بناسیێت ئەمەی کە من کردومە من تاکە کەس نەبووم لە جەنگەکانە وێنەم گرت بێت کۆمەڵێک فۆتۆگرافەر کە لە پێشەکی کتێبەکەیان ناویان هاتووە و داوای لێبوردن لەوانەی شەکەم کە
بەشداریان کردووە و لە من بیرم نەماوە کە ناویان بێنم یان لەو کاتەیە بیرم چووە کۆمەڵێک فۆتۆگرافەری زۆر و کۆمەڵە فۆتۆگرافەری زۆر باش بە بەرپرسیارەتیەوە ئەم ئەرکیان بەجێگەیاند و دیکۆمنتی هەموو حەدەس و ئەو شەڕانەیان کردووە لە ئەرشیف بەڵام بواریان بۆ نەڕەخساوە یان کات لەبار نەبوو بۆ ئەوەی ئەوانیش کتێبێک بکەن تەمەناکەم ڕۆژێک بێت سەرکردەکانی ئێمە بەرپرسەکانی ئێمە ئەوانەی کە داکۆچیکارن لە مافی ئێمە بیر لەوە بکەنەوە ئەرشیفانە هەمووی کۆکەنەوە لە کتێبێکی نەک 200 پەڕەیە بگرە لە کتێبێکی زیاتر و لە کۆمەڵە چیرۆجێکی جۆرا و جۆر هەموو ئەو مێژوانە بخینە بەردیدی خوێنەرانی مێژووی ئێمە و بۆنەوەکانی دوای خۆمانی جێبێڵی بەڕاستی ئەم کتێبەی کە لێرە هەیە ڕەنگە نیگەرانی هەنێک سەرکردە هەنێک پێشمەرگە بەڵام من بەتە نابووم ڕەنگە من سوفەی ئەوانم نەکرد بێ یان ئەوە ڕوونتر بڵێم ئەو فۆتۆی کە من گرت بێتم لە ڕووی کوالیتی لە ڕووی بابەتی بوونەوە بۆ ئەوە نەشابێ بیخەمە کتێبەکەەوە ڕنگ من فۆتۆم گرتووە کاتێکە کرێبە کتێب بێ باشترین و جوانترین و پڕماناترین فۆتۆکان هەڵبژێرێت بۆ کتێب چکە ئەو کاتە لە پێشانگا دەرەچێت و ئەکەوێتە کتێبخانەی نیشتیمانیە. بەڵێ جاکاک بێساران کە سەیری کتێبەکەم کرد ئەوی زۆر جوان بوو بەلامەوە دەستپێکی وێنەکان بە وێنەی ژنە پێشمەرگەیەک دەستت پێ کردووە. بەڵێ هەر ئەم وێنەی کە ئێستا لە بەردەستایە حاجی پرشن یادی بەخێر خێزانی جێگری سەرۆکی هەرێمی ئێستا و فەرماندەی هێزەکانی هەفتای جاران بوو. بەڵێ خۆ یەکێک بۆ لەو ژنە پێشمەرگانەی کە لە شۆڕشی نوێشان بەشانی هاوسەرەکانیان خەباتیان کردووە و خاوەنی 5 شەهیدیشە و برایەکیشی جێگری مامەڕیشە ڕەحمەتی بوو. زۆر باشە جا کاک بێساران لە وێنەکانە دیقەتم ما وێنەی کاتی شەڕی جوندل ئیسلامیشی تایە. بەڵێ ئەگەر باسێکمان لەوە بۆ بکەیت چۆنی تێگەڵ کێشە کردووە بەیەکەوە لەگەڵ ئەم ئەمانی کە هی شەڕی داعشە وەکو ئەوەی کە پێشتر ئاماژەم پێە پشت بەستن بە ئەرشیف ئەم کتێبم دروست کردووە ئەم فۆتوانەی کە لە پێشەوە هەیە هەنێکیان لە وێنەگرەکەی تایبەتی بەڕێز جێگری سەرۆکی هەرێمەوە دەسم کەوتووە و هەنێکیان لە کەسایەتی ناو وێنەکانەوە دەسم کەوتووە هێناومە وەک ڕابردوویەک ئێمە ماوەی زیاتر لە 25 ساڵە جەنگی تیرۆرەکەی ڕاست زۆر باشە کەواتەوەی ئێستاش لە شاشەکۆی بینین هاوکارانمان کە هەندێک لەو وێنانە داهێن ئەو وێنانە هەر یەکەی بۆ خۆی چیرۆکێکی لە پشتەوە ینی لەو خێزانانەی کە بێ ماڵ و شوێن بوو لەو مناڵانەی کە هیچی وەیەک نەمەوە بەڵام لە وێنەیە کابینی مناڵەکان یاریانەکرد ینی کۆلاریان بەدەسەوە یاریانەکە لەگەڵ ئەم وێنانەیە تۆ هەوڵ نەیەوەکە لەگەڵ وێنەکانە کورتێک لەسەر ئەو وێنەیە بنووسی ئەمە کەی بووە ڕۆژەکەی کاتەکەی چ شوێنێکە بۆی کە بتوانین بەتەواوەتی ئەگەر کەسێک کاتە ئێرە توانی لەو جەنگە باس بکە سێری ئەو کتێبە بکات بزانێکە ئەو ڕابردۆ چیمان بەسەر لە ناو کتێبەکە چاتی پێما بێ کاپشنی بۆ داناوە بۆ بەڵێ ئیشی فۆتۆگرافی من کاتێک کە فۆتۆگرافی هەڵەبژێرم ئەبێ کەمترین قسە بکەم باش ئەبێ فۆتۆکەم قسە بکات و ئەوەشی پێویستە کە من بیڵێم لەسەر ڕسمەکان کاپشنێکە و کاپشنەکە لە کتێبەکانە هەیە بە زمانی کوردی و بە زمانی ئینگلیسی زۆر باشە بەڵام کەواتە ئێمەش زۆر کاتەڵێنە بێ وێنە خۆی وەڵامی وە باتەوە کە چ ڕووداوێکە خوێندنەوەی خۆی بۆ بکات بەڵام لە هەمان کاتی شاد زۆر کات ئەمە کارێکی فەنتازیایی نیە ئەمە کارێکی واقعیە ئەم فۆتوانەی تۆ گرتوتانی ڕووداوەکە ڕوویەوە ینی ئەو شێوەی کە ڕوویەوە زۆر جار فۆتۆکان کەس ئاگای لە خۆی نییە یاخود لە کاتی جەنگایە کەواتە تۆ چۆن ئەو فۆتوانە هەڵەبژێری کە زیاتر مانابا بە بینەرەکەت لە پێشا کە ئەم فۆتوانە گیراوە تەنها فۆتۆگرتن بوو ئەوەی کە پێویستە فۆتۆگرافەر بیکات بۆ نمونە ڕووناچیە هەڵبژاردننی گۆشەی وێنەکەتە ئەو بابەتەیە ئەمانم کردو بەڵام بۆ هەڵبژاردننی کتێبەکە پاشان ئیدیت و کاپشن و ئەو شتانی ترم تەواو کردووە ماوەی 2 ساڵە من خەریکی ئەم کتێبم
ئەوە بە ماوەیەکی زۆر کەم بەرهەم هات بێت چەند ساڵ ئیشی فۆتۆی لەسەر کراوە ئیش فۆتۆکان گیراوە پاشان بۆ هەڵبژاردن و بۆ ئیدیت و بۆ کاپشن و بۆ وەرجێڕان ماوەی 2 ساڵە خەریکم زۆر پێویستە مەسەل لێرە سوپاسی کۆمەڵە برادری باشی خۆم بکەم لەوانە هەژار عوسمانە کانیاوە کە ئیشی وەرجێڕان و پیاچونەوەیان کردووە نیگا هەژار و دیلە نەژار کە ئیشی تایپیان کردووە و سەرتیب عوسمان و حەمەسوور و کاکبرایم کە سیاغی زمانی کوردیەکەیان کردوەوە ئەمانە هەمووی کە ئیشێکی خۆماڵی دێهاتە بەرهەم ڕەنگە ئێستا لە ڕووی کوالیتی ڕسمەوە کوالیتی وەرەقەوە نەگاتە ئەو کتێبانەی کە لە دەرەوە چاپەکرێن بەڵام لە بابەتی بوونە بابەتی زۆر گرنگتری لەو کتێبانەتیایە کە لە دەرەوە کە لە فۆتۆگرافەری بیانی وە لە دەریشەوە چاپەکرێت لە ڕووی بابەتی بوونەوە من تەسەورەکەم و ئەوەیشی کە قسەم لەگەڵا کردبن و باسی کتێبەکەمان پێکەوە کردبێ بابەتەکانیان زۆر بەجددی وەرگرتووە یعنی لێکۆڵینەوەی لەسەر کراوە خۆی کاک بێساران کاتێکە کتێبێکی ئاوهایی ئەتەوێ کاری بۆ بکەی وەک ئێستا ئاماژت پێکرد ماوەی 2 ساڵە تۆ خەریکی ئەم کتێبەی پێویستەکە کێ چاودێر بێ کێ بیبینێ ئەم کارانە تاوەکو ئیتر ڕەزامەندی بدرێت لەسەر ئەوەی کە ئەم کتێبە بڵاو ئەکرێتەوە یعنی پێویستت بە ڕاوێژکردنە لەگەڵ چەندین کەسانی تر ئەو کەسانە کێن ئەو لایەنانە کێن کە پێویستەکە کتێبەکە ببین بۆی کارێکی زۆر جوان دەربچێت لەبەرەوەی ئەمە یەکەم کار بووە مەسەل لە دنیاە کە کتێب ئەکرێت کەسێکی مختص بڕیار لەسەر دیاریکردنی فۆتۆ و ئیدیتی فۆتۆ و مۆزۆعەکانەیە بەڵام لەبەرەوەی ئێمە یەکەم ئەزمونە هەر بەڕاوێژ لەگەڵ فۆتۆگرافەرانی کووردا و ئەوانی کە پەیوەندیەکانمان نزیکم دانیشتوین ڕاوێژ و باسمان لەسەر فۆتۆگان کردەوە چی باشە چی بەکەڵەکێت هەڵبەت هەموو فۆتۆیەک جوانە بەڵام ئەو فۆتۆی باش جیاوازترە لە فۆتۆی جوان ئەمە فۆتۆی باشی هەوێت بۆ نمونە مەسەل مامۆسافایە خۆی مامۆسای بەخۆ بەخش مامۆسای زانکۆ و پەیماندا بۆ لە بەشی ڕاگەیاندن ئەو هاوکارێکی سەرەکی من بووە لە دیاریکردنی بابەتەکان و لە هەڵبژاردننی وێنەکان کاتە چەندە گرنگە کۆمەڵێک فۆتۆگرافەری باش کۆمەڵێک فۆتۆگرافەری بە ئەزمود پەیوەندیەکی بەردەوامیان هەبێت بەتایبەتر لە کاتێکا کە ئەتەوێت مێژووی وڵاتەکەت مێژووی ئەو ناوچەی کە تۆ تایەک بەشێک لە مێژوەکەی لە ڕێگەی وێنەکانتەوە تۆمار بکەی بەیەکەوە هەماهەنگی لە نێوانیانە هەبێ ئەگەر هاتوو کارەکە هەنێجار بۆ تاکە نەفرێک قورس بوو بتوانرێ وەکو گروپێک ئەم کارە بەیەکەوە ئەنجام بدرێت ئەم هەماهەنگی لە نێوان فۆتۆگرافەرانە چەندە گرنگە هەبێ کات بێسارە هەماهەنگی هەیە بەڵام ئەوەی کە جێی ڕەخنە بێت بەڕاستی ئەو شوێنێک نییە کە فۆتۆگرافەرەکان هەمویان بەهی خۆی بزانن و هەمویان ڕووبکەنە ئەو جێگایە ئەو پێویستەکە شوێنێک هەبێ ئەم فۆتۆگرافەرانی تیاکۆ بێتەوە ئەم فۆتۆگرافەرانە دەوێت ڕاوێشکەن لەسەر کارەکانیان دەستنیشانی ئەو مۆزۆعانە بکەن کە ئیشی لەسەرکرێ بۆ نمونێمە تا برینداربوونی کامەران و کەوتنە دەست داعش مترۆگرافی هەبوو لێ کۆ بووینەوە ئیشمان دیارێک کرد قسەمان لەسەر ئیشەکە ڕاوێژمانە کرد بەڵام لە دوای بریناربوونی کامەرانە بەداخەوە فۆتۆی جۆرنالیستی ڕۆژ بە ڕۆژیەتەوە دواوە هەڵبەت ئیش ئەکرێت بەڵام وەک ئەوە ناکە پێشتر مترۆگرافی لە کارا بووە ئەگەر دیقەت بن لە وێبسایتەکانی دنیاە لە جەریدەکانی دنیاە هەتا 12/6/2014 کە ڕۆژی برینداربوونی کامەران ئەکات هەموو وێبسایت و جەریدەکانی دەرەوە وەک سەرچاو پشتیان بە مترۆگرافی بەستەوە بەڵام بەداخەوە لە دوایەوە ئەوە نەما و فۆتۆی جۆرناڵ ڕۆژ بە ڕۆژێتە دوام زۆر باشە کەواتە باسی چۆ بکەین زۆر کات ئەم کتێبەیە کۆمەڵێ فۆتۆیتیە بۆ خۆی هاتوانین بڵێم بکرێتی کارێکی فیلم یان کارێکی سینەمایی بۆ خۆ چیرۆکەکەی وایە لەوانێ لە وێنەیەکە ئەم وێنەیە بێت ئەحلام ئەمە ئەحلامە
ئەو کچە بچووکیان ناوی ئەحلامە. ئەمە تێکسەکەی ئەگەر پێم خۆشە چکە زۆر سەرنجی منی ڕاکێشە باشە ئەمە وێنەکەیە. ئەو مناڵی کە ساوایە بە دەزەوژنەوەیە ئێستا ئەڵێ ئەحلام مناڵێکی تەمەەن دەڕۆژە کاتێ لە ژێر دەسەڵاتی تێرۆریستی داعش هەڵدێن دایکی دووجانە لە نزیک کە سەنگەری پێشمەرگە ئەحلام دێتە دنیا و بەڵام دایکی ئەحلام جان لە دەستدا پوری ئەحلام ئەرچی پەروەردەکردنیە مناڵاک دێتە ئەستۆی خۆی ئەمە کەرکووکە و مەکتەب خالی مەکتەبێکی ئابی 2016 ئەمە بۆ خۆی لە خۆیان توانین بیکەی بە دەقێکی زۆر جوان بۆ مناڵێک کە لە ژیانیا دایکی نەبینی و هەبێتە چیرۆکێک واشێتە بەشێک لە مێژوو لە کۆڕەوەکەی گۆرانیەکە بوو وەبزانێکە نەگەر بە تاکید یەکەم جار لەسەر شاشەی کورساتەوە بڵاو بوویەوە چارلز بۆرن مناڵک لە دایک بوو لە گۆڕەپانی جەنگا ئەو کاتێک ئەو فۆتۆیم گرت ئەو گۆرانیان بیرکەوتەوە من خەڵکی هەڵەبجەم لە چیمیایەکەی هەڵەبجای ئەمە ئاوارەی ئێران بووین خوشتێکمار هەمان تەمەەن بوو کە چیمیایەکە بوو چیرۆکەکانیان نزیکە لە یەکەوە بەڵام ئیتر مێژوو دووبارە بێت دەستەکانم خۆش بێت کاک بەسەران لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم کتێبەی تۆیە ئەدیبان و ڕۆشنبیران و ئەو کەسانەی کە لە بواری فۆتۆگرافەریا کارەکەن فیدباکیان چی بوو لەسەر کتێبەکە بۆ چوونیان چی بوو ڕەخنەشیان چی بوو لەسەر کتێبەکە تا ئێستا ڕەخنە نەبووە هەمووی دەستخۆشی کردووە بەڵام دەستخۆشی واتای ئەوە ناکە منم ئیشەم 100% تەواو بێکەم و کتێبەکەم و کوڕینە بەڵام ئەوەی کە بووە کۆمەڵێکی زۆر لە فۆتۆگرافەر و ڕۆژنامەنووس و هەتا بەرپرسی حکومی و حیزبی شتایە ئامادە بوون و خەڵکی لە دەروی ئەوان ئەو کارانە تایە ئامادە بوون و ئەو کەس زۆربەی ئەو کەسایەتیانەی کە ماون بوونیان لە فۆتۆکانایە هەم لە هۆڵی کاتی بڵاوبوونە لێ ئامادەیان هەبووە بۆ نمونە پێشمەرگەی چتیایە 5 کەس بوون لە مجەمەعی مەنسووریە دوانیان شەهید دەکرێت سییانیان ئەمێنێتەوە بە برینداری هەتا هێزی کۆماندۆ بە خانایانەوە ئەچێ ئەوان بەرگریان کردووە هەمان پێشمەرگە لە ناوی سیروان فەریقەوەی لە هۆڵەکە بوون کاتە کاک بێسەران لە نێو کتێبەکە بەدەر لە نەهامەتیەکانی کە لە کاتی ئەو جنگانە بەسەر نەتەوەکەمانە هاتووە سەرکەوتنەکانیشی تیاوێنێ ئەوانەشە تۆمار کردووە شەڕ سەرکەوتنیشی تایە و دۆڕانیشی تایە بۆ نمونە ئەگەر دیخەت بەی شەڕی مەکتەب خالیدی تایە ئەو ڕۆژەیە کە داعش حەڤە پێشمەرگە بەداخۆ بەدی لەگرێت و دوو فەرماندەی زۆر بەرچاو لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێرە تایە شەهید دەبێت ئەو چیرۆکانێکی تایە باشە فیدباکی پێشمەرگەکان چی بوو کە کتێبێکی هاوشێوەی ئەمە ئەگەر هەتا ئێستا چەند کەسێکیشانە دی بێ لە نزیکەوە یاخود لە ڕێگەی هاوڕەکانتەوە فیدباکەکانە گوێبیست ببێتەوە لە کتێبێکی ئاوە سەرکەوتنەکانیان تۆمار ئەەکەی هیلاکەتیەکانیان پارێزگاریەکانیان لە خاک و نیشتیمان فیدباکی پێشمەرگەکان چی بووە؟ تەڵەن هەموو کەس پێی خۆشە کاتێک خۆی ئەبینێتەوە لە شوێنێک وێنەی بڵاوبێتەوە بە تایبەتی کە ئەکرێ بە کتێب کۆمەڵی چتیا بوو بە دەموچەوە بە ڕوخساریانەوە خۆشیەک بەدیەکرا ینی پێناسە ناکرێت بەڵام بوو بە نیگەرانی بۆ هەندێکیش کە بوونیان هەبووە و بە درێژایی 3 ساڵ لە سەنگەرەکان هەبوون و بەڵام فۆتۆی تیانە من داوای لێبرد نەکەم لیان بەڵام ڕەنگە سوفە یەکمان نەکردبێ و ڕەنگە من فۆتۆم گرت بن بەڵام فۆتۆکە ئەوەنە باش نەبوو بێ کە بکرێتە ئەو کتێبە زۆر باشە لەگەڵ بوونی هەموو ئەم فۆتۆیانەیە و تێکستێک لەگەڵ فۆتۆکانە ئەمە هەمووی ناوچەیەکی دیاریکراوە یاخود چەند شوێنێکی جیاوازی تێ شوێنەکان جیاوازن شوێنەکان جیاوازن بۆ نمونە گرتنی مووسڵی تایە بە گرتنی مووسڵ کە بێ بە شەڕی داعش بە داگیرکردنی مووسڵەوە دەست پێەکە پاشان هەر ڕۆژێک دوای کارەساتی مووسڵەوەی کامەران نەجمبری نارەبێت فۆتۆی چێویتیایە پاشان ئەوەرە بوونی یەزیدیەکان و گەڕانەوەیانە لە فیشخاپورەوە فۆتۆی فیشخاپوری تایە ئەجا ئەو هێر پێشمەرگە لە بەرگریکردنەوە دەستەکە بە هێرشکردن و
ئەو ناوچانە ئازادەکە بەپێی ئەو حەدەسانی کە ڕووییا و بەپێ ئەو شەڕانەی کە بووە بە ڕۆژ و بە مانگ و بەساڵ هەموو بە تەسەسول باسکرا و تەنانەت شەڕی پرۆسی ئازادکردنی مووسڵیشی تایە. باشە لەگەڵ هەموو ئەم فۆتۆیانەیە هیچ فۆتۆیەک لەمانە دەستکاریت کردووە؟ هەموو فۆتۆیەک ئیدیت ئەکرێ بەڵام ئیدیتێک کە نەبێت بە غەشت لە فۆتۆکەیە چکە تۆ لێ پشت بە ڕووناچی سروشتی فۆتۆکە ئەبەستیت بۆی کاتون نەبێتیایە. بەڵام ئەمەیش لە فۆتۆیانەی لە کاتێکی تاریکیایە؟ بەڵێ ئەمە هیچ دەستکاری کراوە؟ هیچ دەستکاریەک نەکراوە، هەر ڕووناچی تەبیعی خۆیەتی ئەو فۆتۆیانیش ئاسانە بۆ فۆتۆگرافەر. باشە کاک بەساران ئەگەر کەسێک بێوە ئەم بابەتە هەڵبژێرێ ئەم بوارە هەڵبژێرێ لە بەشی فۆتۆگرافەریە حەز بکا بچێتە بەرەکانی جەنگ لەوێ وێنەکانی تۆمار بکە بۆ هەموو فۆتۆگرافەرێک ئەمە گونجاوە یاخود کۆمەڵێک تایبەتمەندێتی هەیە کە جای ئەکاتەوە لە کارەکانی تری فۆتۆگرافەری تایبەتمەندێتیەکان چیە ئەگەر کەسێک حەز بەم کارە بکە؟ ڕێگری لە کەس نەکراوە لە ئەو جەنگانەیە بگرە هاوکاری کراوە بەس هاوکاریەکە ڕەنگە بەپێی پێویست نەبوو بێ دانانی پاسەوان لەگەڵ فۆتۆگرافەرە دابینکردنی ئۆتۆمبیل ئەمانە نەکراوە هیواداری لە داهاتوە بیر لەمە بکرێتەوە کاتێک کە فۆتۆگرافەرێک ئەچێتە شوێنێک ژیانی پارێزراو بێ پاسەوانی بۆ دابنرێ سیاری بۆ ئامادە بکرێت بۆ ئەوەی کارەساتەکەی کامەران دووبارە نەبێتەوە و ئەو کەسێکی کە ئەم بوارە هەڵەبژێرێ ئەبێ ئەوەنە ڕۆشنبیریەوەنە شارەزایی هەبێت کە چۆن خۆی بپارێزێ و چۆن خۆی دەرباسکە. باشە لەگەڵ ئەوەی کە هێزی پێشمەرگە و کە توانیان لەو جەنگەیە توانە و هێزی خۆیان بەکاربێن لە زۆرینەی فۆتۆکانە دیارە بەڵام هەندێک فۆتۆی تایە کە خەڵکی شنگالیشی تایە خەڵکانێک کە ئاوارە بوون لە شوێن و ماڵ و حاڵی خۆیان تا چەند لەگەڵ ئەوان ئامایتەوە تا چەند لەگەڵ و کاتی کۆچی ئەوان بوویت؟ ئەوەی کە ڕوویە بۆ لە شنگالە هەمومان نەزانین کتوپڕ بوو ئەمە شێچێکە لەو فۆتۆیانێکە زۆر سەرنجڕاکێشە ڕاست کتوپڕ بوو کاتی داگیرکردنی شنگال خافڵ گیرانە بوو و شۆکیش بوو بۆ هەمومان و بەتایبەتی بۆ هێزی پێشمەرگە ئەو کوشتاریشی کە لە شنگالە ڕوویە زیاتر لە هەموو مۆزوعەکانی ترشە بوو بەڵام ئەوی کە لەم کتێبەیە هەیە گەڕانەوەی ئەو ئاوارانەیە چکە لە کاتی داگیرکردن و لە کاتی ئاوارەبوون یا هیچ فۆتۆگرافەر و ڕۆژنامە نووسێک بوونی نەبوو لەوێ بەڵام لە گەڕانەوەیانە زۆربەی کەناڵ و فۆتۆگرافەر و ئەو کەسانەی کە ئارەزووی ئەم ئیشاکەن و جودیان هەبوو لەوێ دەستەکانی خۆشبێکان بە هیوای ئەوەی کە ئەمە کارێکە ئەرکرد پێوە کێشاوەوە ئەمە بێتە ئەرشیفێک کە بتوانین ئێمە لە کتێبخانەی کوردیا بتوانین سوودی لێ ببینین و بتوانین ئەگەر پێویستمان بۆ بوو کە لەو چەند ساڵەیە ئەو جەنگە هەبووە چۆن بتوانین لە ڕێگەی فۆتۆکان و لە ڕێگەی وێنەکانی تۆوە گزارش لە بابەتەکان بکەین دووبارە دەستخۆشی بۆ تۆ ئەوەی کە بەردەوام بیت بۆ پشتوانی بەردەوام بی لە کارەکەتە و کاری جوانتریشمان بۆ زۆر زۆر